ئەگەر هەرێمی کوردستانی پێش سیوێکی ئاب لە ڕووی سیاسی و ناوچەی نفوز و دەسەڵاتی پاوانخوازی حیزبی و پارسەنگی هێزەوە جیاواز بێت لە هەرێمی کوردستانی پاش سیوێکی ئاب ئەوە دابەشبوونی مێژووی ئەم بەشەی کوردستان بۆ پێش ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر تەواو جیاوازە لەو هەرێمەی پێش شکستی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر کە هەموو جوگرافیای باشووری کوردستان لەژێر قەڵەمڕەوی و دەسەڵاتی عسکەری و هێزی ئابووری و قەوارەیەکی سیاسیدا بوو کە پێی دەوترا حکوومەتی هەرێمی کوردستان. دوای ئەوەی سەرکێشی و لوودبەرزی پاش کۆتایی هاتنی شەڕی داعش و ئەوەی مەسعود بارزانی پێی دەڵێ سەردەمی کەڵەگایی کارێکی بەسەر هەرێمی کوردستان هێنا کە گێڕایەوە بۆ دوای ساڵی 2003 و هەموو دەلاقە سیاسی و دیبلۆماسیەکانی بەڕوودا داخرا تا ئاستی دروستبوونی مەترسی لەبەر یەک هەڵوەشانی هەرێمی کوردستان وە قەوارێکی سیاسی دان پێدانرا و لە دەستوری عێراقدا دەوڵەتی کوردستان و بای عێراق و ئابووری سربەخۆ و هەناردەکردنی ئەزموونی هەرێم بۆ بەغدا بە تەواوی هەرەسی هێنا و سەرانی هەردوو حیزبی دەسەڵاتی بەناچاری گێڕایەوە بۆ بەغدا و ئەو بەغدایی بەنیازی بوون ببنە دراوسەی بووەوە بە عومقی استراتیژی و بە لێشاو دەچون بۆ پایتەخت تا خۆیان وتەنی هەڵەکانی ڕابردوویان ڕاستکەنەوە. ئێستا کە کورد گەڕاوەتەوە بۆ بەغدا و لەوە تێگەیشتووە کە چارەسەری کێشەکانی پاراستنی دەستکەوت و قەوارە سیاسیەکەی لە بەغدایە و چەندین پۆستی گرنگی سیادیشی لە ناو دەوڵەت و حکوومەتی عێراقدا وەرگرتووە و لەسەر و هەمووشانەوە سەرۆکۆماری عێراق کە بەپێی دەستور ڕەمزی یەکپارچەی خاک و گەلی عێراق و پاراستنی دەستورە خەریکە هەنگاو بە هەنگاو دەلاقە و دەرگاداخراوەکان بەڕووی هەرێمی کوردستاندا دەکرێنەوە لەسەر و هەمووشانەوە کێشە و قەیرانە داراییەکانی لەگەڵ بەغدا. ئەگەر لە ڕابردوودا و پاش جەلال تاڵەبانی پۆستی سەرۆکۆمار هیچ گرنگێکی بۆ کورد و قەوارەی هەرێمی کوردستان نەبوو بێ ئەوە وەک چاودێران ئەڵێن خەتاکە لە پۆستەکەدا نەبووە بەڵکو لەو کەسایەتیەدا بووە کە ئەو پۆستەی وەرگرتووە کە لە هەموو کێشە و قەیرانەکانی نێوان هەولێر و بەغدادا هیچ کارە بووە و زۆر جاریش هەر ئاگای لێ نەبووە. قۆناغی دوای هەڵبژارنەکانی کۆتایی مانگی ئایاری 2018 ئەنجومەنی نوێنەرانی عێراق و وەرگرتنەوەی پۆستی سەرۆکۆماری ئەو دەوڵەتە لەلایەن کەسایەتێکی سیاسی و دیبلۆماسی ناسرا و لە ناوخۆ هەرێمی کوردستان و نێودەوڵەتیەوە بۆ کورد وەک پێکهاتەی دووەمی عێراق و وەک قەوارە سیاسیەکەشی کە هەرێمی کوردستانە دەرفەتێکی گونجاوە کە هێزە سیاسیەکانی هەرێم چارەسەری کێشەکانی هەولێر و بەغدای پێدا هەڵبواسن و لەو ڕێگەیەشەوە هەم کێشەی خاک و ناکۆکیەکان لەسەر مۆڵکداری لە 151 جوگرافیاکەی بەرەو چارەسەر ببا هەم بە کۆتایی هێنان بە کێشەی نەوت و داهات کۆتایی بەو قەیرانە داراییە بهێنێ کە 4 ساڵە خەڵکی کوردستانی پێگرفتار کراوە و سەرجەمی پرۆژە خزمەتگوزاری و پرۆسەکانی ئاوەدانکردنەوەش ڕاوەستاوە. بەرهەم ئەحمەد ساڵح کە سەرۆکۆماری عێراقا بەلای شارەزایانی سیاسی ناوخۆیی و ئیقلیمیشەوە دوای تاڵەبانی کەسایەتیەکی کاریگەر و خاوەن پەیوەندیەکی فراوانە لەگەڵ زۆربەی هێزە سیاسی عێراقیەکان و لە ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتیشدا پشتیوانی دەکرێت و لەسەر ئاستی شەقامی عێراقیش تا ئاستێکی گەورە ویسرا و گوێلێگیراوە. پشتیوانی هێزە سیاسیەکان و دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان و بەکارهێنانی کەسایەتی سیاسی و پۆستی سەرۆکۆماری ئێستای عێراق وا دەکا دەرگایەکی گەورە بەڕووی چارەسەری کێشەکانی لەگەڵ بەغدا بکاتەوە و باری هەرێمی کوردستان لەولا سەنگی و لاری ڕزگار بکە کە ناکۆکی و ململانی و ڕقی شەخسی و عەقڵیەتی حیزبی و پرۆسەی تاڵانکردنی نەوت و داهاتی بەشێک لە سەرانی کورد لەگەڵ بەغدا بەسەر هەرێمی کوردستاندا هێناوێتی. شارەزایانی سیاسی پێیان وایە کورد هاوشەوەی سەردەمی سەرۆکایەتی تاڵەبانی دەتوانێت کۆشکی سەلام لە بەغدا و پێگەی بەرهەم ئەحمەد ساڵح وەک سەرۆکۆماری عێراق بکاتە میحوەری کۆکردنەوەی هێزە سیاسی عێراقیەکان لە دەوری پرۆژەیەکی استراتیژی نیشتیمانیانە بۆ چارەسەری ئەو کێشانەی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە و بە درێژایی 18 ساڵی ڕابردووی کەوتۆتە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند. ئەمەش تەنها یەک ڕێگای هەیە ئەویش یەکدەنگی هێزە سیاسیە کوردیەکانە لە پشتیوانیکردنی سەرۆکۆمار و دەستبەرداربوونیان لە شەڕی کۆنەقین. بەڵام پێدەچێ هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان عیبرەتیان لە هەرەس و شکست و لوودبەرزی و سەرکێشی و پەنجەڕاوەشانەکانی بەر لە ڕیفراندۆم وەرنەگرت بێ کە هەموو سیاسەت و استراتیژ و چارەنووسی میلەتێکیان خستۆتە سەر مێزی دەستشکانەوەی بردنەوە دۆڕانی کورسیەکەی سەرۆکۆماری عێراق و پۆستی وەزارەتێک لە حکوومەتی ناوەند. ئەگەر هاوڵاتیەکی کورد بە کەسێکی ئەوروپی بڵێ سەرۆکۆماری عێراق هاوڵاتیەکی کوردە و سەرکردەیەکی سیاسی کوردیە بۆی هەیە سەردانی هەموو دنیا بکات جگە لە هەولێر ئەبێ کاردانەوەی ئەو هاوڵاتی ئەوروپیە چۆن بێت و کورد و هەرێمی کوردستانی وەک چی بێتە بەرچاو. ئەمە وێنایەکی بچووکراوەی ئەو پەرتەوازەی و هەژارەی سەرانی کووردە کە ئامادەن سەر بۆ هەر بێگانەیەک دانەوێنن بەڵام مامەڵەکردن لەگەڵ یەکتر و سازشکردن بۆ یەک بە عەیبە و
دۆڕانەزانن